گیان لە پێناتا ئەنێم قوربانە چاوە کاڵەکەت ئەیەواورە 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 ئەرە گیان لە پێناتادا ئەنێم قوربانی چاوە کاڵەکەت نەک سەگی بەر ئاسانەکەت خاچ و خولی زامار بێ شوشەی دڵەکەمت شکاند و مەی خەرە بەرماڵەکەت ئەیەواورە ئەیەواورە ئەیەوارە أري وين
چیە کە باش تێفکریم ئەخ کە باش تێفکریم کورد وەکو خوداست شەریکی نییە شەریکی نییە بە تاق و تەنیا قەسرێکت بۆ سازەکەم وە قڕی لە
خۆ